حديثي ترم لمقطعي رابردو زور خوێندەوە لەسەر ئەجری شەهید و پلەی شەهید و پاداشتی شەهید. ئەمانە ئەو کەسە ئازا و چاونە ترس و دنیا نەویستانە بوون کە دینەکەی ئێمەیان سەرخستووە. ئەم شەهیدە بەرزانە ئەوانن کە وەک ئێمە باوەشیان بە دنیادا نەکردو، ئەوانن کە غیرەتیان بۆ دینەکە زیاترە جوڵە، ئەمانە ئەوانن کە وەک ئێمە نەترسان و بە سەد حیلە شەرعی ناشەرعی خۆیان لە جیهادەکە نەدزیەوە. ئەمانە ئەو خواویستانە بوون کە ئەو هەموو سەرما و گەرما و ترس و بیم و ناسۆر و معانەتیان لەبەر خاتری خوای پەروەردگار و لەبەر خاتری پاراستنی دینەکەی ئێمە چێشت. ماقولە کە نەشمان توانیوە لە ڕیزیان نابین یان گۆزە ئاوێکیان بگەێنینێ ئێستا لە بیریان کەین چ وەفایەک. معقولە لە ترسی تحقیقاتێک بڵین بەخوا لەگەڵ یانە نەبووین. معقولە بۆ ئەوەی نەمان خەنە ڕیزیانەوە سەیری کەن برانی بەڕێزم. معقولە بۆ ئەوەی نەمان خەنە ڕیزیانەوە کە ڕیز هەر خزمەتکردنیان شەرەف و پلەپایەکی گەورەی لای خوای گەورە گۆزە ئاوەکەتان لەبیر بێ. معقولە بۆ ئەوەی نەمان خەنە ڕیزیانەوە بڵین هەر نەمان ناسیون نایان ناسین. معقولە کوژراوی خەڵکی پەیکەریان لە فولکە شەقامەکانە بۆ دامڕێ و ئەوانەی ئێمەش کەس نەوێرە ڕسمیان لە ماڵەوە لە ئەلبووما هەڵگرێ. معقولە کوژراوی خەڵکی یادی ساڵانە و مەراسیمی تایبەتیان بۆ بکرێت و موچەی شەهیدانە و زەوی و زاریان بۆ پێ بدرێت و ئەوانەی ئێمەش دوای فەوتانی خۆیان کەس و کاریان لە زیندانەکانە تون بکرێت. معقولە دایانی بێ ئەسەری وەکو وشیار سەنعان لە 84 لە زیندانی ئەمنی عامە لەژێر ئەشکەنجەی شەهید بوو لە بەغدا، یا معرف چوخماخی لە 1970 لەگەڵ 11 برای تری تەنزیمی بزوتنەوە بە راپۆرتێکی شەریفە دزەی کوڕەداوێی بێسەر و شوێن بوون. هەموو لە زیندانی سەدامی تاغوتا فەوتان لەژێر ئەشکەنجەیان مردن. ئەمڕۆ کەسمان نەبێت لە شوێن کاسەی سەریان بگەڕێ یا گۆڕێکی بە کۆمەڵیان بۆ هەڵداتەوە چونکە کەس ناوێرە خۆیان تێبگەێنێ نەبادا بە ئیسلامی بیدەنە قەڵەم و بیان پەستنە نێو زیندانە کۆنە نوێەکانی بەعس و پارتی وێچێتیەوە. معقولە شەهیدی نەکوژراوی پارتی وێچێتی لە باڕەکانی ئەوروپا بخۆنەوە موچەی شەهیدانەکەشیان لە کوردستان وەرگرن و پۆلە شەهیدی ئەعدام کراوی ئێمە ئیسلامیش وەکو پۆلی کەیوانی سلەیمانی 36 کەس بەیەکەوە ئەعدام کران، یان یاسین ڕەحمانی هەولێر 35 کەس پێکەوە ئەعدام کران، یان ئاری و نەوزاد و جیهاد لە بارەگای جەیشە شەعبی ڕێعەنکاوە گول لە ڕێژ کران. کەس نەبێت لە جەژنی شالا بکا بەلای کەس و کارەکانیانەوە. معقولە شەهیدانی ئێمە لە مالومان 9 شەهید لە 1982 بەدەستی یەکێتی بێنا و ئەسەر بکوژێن و کوژاوی بەرامبەرەکەشیان سەلاحی مهندس کە هەر لەو شەڕەیان کوژرا ببێتە پاڵەوانی نەتەوایەتی ئەوانەی ئێمەش کەس بەسەر هاتیشیان نەزانێ. معقولە شەهیدانی سیوەیل عەلی دێگەڵی دوو برای ترکە بەدەستی یەکێتی لە 85 لە جیاتی حکومەتی بەعس کوشتنی کەسێک نەتوانە مەیتەکانیشیان بێنێتەوە بۆ ناو گۆڕستانی کەس و کاریان. معقولە شەهیدانی گردی ڕەمکانی ئێمە مامۆستا ئەحمەد شاسوار و عومەر بۆسکێنی و تاهیر مەمەنداوایی و ئەوانەی تریش لە 22 حوتی 1988 لە زمانی کیمیاویە لە ڕوبەڕووبوونەوەی جاش و جێش شەعبیا شەهید بوون کەس بە ئازادی خوازیش نەهانداتە قەڵەم کەچی جاشە بکوشەکانیان لە ژێرباڵی یەکێتی و پارتیا لە جێی محاسەبە نۆتی ئازایەتی وەربگرن. ئاخرەمە معقولە لە هەست و نەستی کوردایەتی و لە دابوو نەریتی کوردایەتیە ئەگەر لای ئەوان مەقبولە چۆن مەقبولە لای کابرای مسلمان معقولە کە ئەمە ئەسەر و بێسەر و شوێن بڕۆن. معقولە لەو کاتێک گردنی بەرزینەوە لە شەهیدانی ئێمە لە 26 دوانزەی 1990 تا بە سێدارەی بەعسا کرا لەگەڵ مەلام حەمەدی کونەفلوسە و دکتۆر خالیس و حاجی منەوەر و محەممەد ساڵح و تاریق و حاجی حازمی موسڵاوی و عەبدوڵای موسڵاوی و ئەنوەر حەدید و عەبدوسەمێدی مەجرووم و ئەو کاتە شێخ جەعفەری بەرزنجی سەرچۆپی ڕەشبەڵەکی لە بەردەمی سەدداما کرد و کچی کوردی بۆ هەڵەپەڕان. ئێستا ژەوانەی ئێمە بن بێناو بڕۆن و شێخی چۆپیش لە ژێرباڵی نێچیروان بارزانە لە ئوتێل هەوراما شەراب بخواتەوە. معقولە شەهیدانی دۆڵە ڕووتی ئێمە سلمان مەحمود حسین و نەسرەدین مارف یا قسەمری و ئازادی حەمە ساڵحی هەڵەبجە و باوەڕ عوسمانی وڵاغلووی و هیدایەتی حەمە کەریمی سیوەیلی لە شەڕێکی نابەرابەرە لە سێنزەی 1990 پێش شەهید بوون 21 سەرباز و جاشیان کوشت کەسێکیان نەبێ کرێخاری ماگانەشیان بۆ کەس و کارەکەیان بدا کەچی جاشە بکوژەکانیان بە وەرەقەی یەکێتی و ڕۆژانە بچنە سەر چنار و بە وەرەقەی پارتیش موچێ ڕێخستن وەربگرن کە کارێزەین و ئایان ناسین. معقولە لە ڕاپەڕین و ڕوبەڕووبوونەوەی پرشکە و شەرافەتمەندانە پێشمەرگە و جەماوەر هەموو پێکەوە بڕۆن و پێشمەرگەی بە ئەدەب و ئازای ئێمە وەکو کاک زانای هێزی ئازادی و کاکەبرای
برای مامۆستا مەغدید و دایانی ترمان لە 1991 لە ئازادکردنی کەرکووکە شەهید بوو بن بهێڵین خەڵکی خۆی بەسەر خەڵکی کەرکووکە بادا کە هەر ئەوان مافی ژیانیان لەوێ هەیە. ئاوارەکانیشمان هێشتا لە هەولێر و دووجار ئاوارەی بەنی سڵاو و سلێمانی و دووجار ئاوارەی معسکەر سەلام هەر ئاوارە بمێن و کەسە نەبێت تەعویزیشان بداتەوە یان ڕێگای گەڕانەوەیان بۆ ئاسانکە. معقولە لە هەلەکە سەمای حیزبیا کە کوڕ و کچی هەرزەی سلێمانی ئاند نەتۆپ و نەتەیارە دەرمان ناکە لەم شارە. ئێمە لە تاسوورجە و کەڵەوانان بۆ بەرگری لەو شارە پیاوانی شەریف و سەرڕاستی گۆشکراوی ئەم ئیسلامەمان وەکو شەهید سەلاحەدین عوسمان هەڵەدنی و شەهید مستەفای سلێمانی لە 18/4/91 لە ڕوبەڕووبوونەوەی تانکەکانی بەعسا داوە. کەسێک نەهێڵێ لەو سلێمانەی 200 شەهیدی ئازادمان لەو زیندانانەی بەعسا وەکو شەهید محەممەد یان سەرانی شەهیدی وەکو کاکشوان و کاک فەرەیدونمان تایەوە نەهێڵن بچینەوە مزگەوتەکان. لێش گەڕین مەلا عوزێرێکی بەهەیبەت بێعەمامە و بەسەری ڕوتەوە لە بەرچاوی نوێشخۆنەکان ڕای کێشن بۆ ئەم نەسوورەکەی یەکێتی و دوایش بە سوکایەتی کردن قەراری و دەرکردنی بۆ دەرکەن. معقولە لەمانەوە هەمووی لە مەنزڵیش لە شەهیدانی هەورامانەوە بۆ ئەبوو عوبەیدەی گۆفکێ با دینیەکی بێناو لە دهۆک لانەکەینەوە بەلایە، لە حسێن کەلاریەوە بۆ کاک مجاهیدی سەری هەیبە سوڵتان، لە مامەستا سەیفەدینەوە بۆ دکتۆر مبارەک لە بیارە، بۆ کاک کەمالی حیمایەکە لە مووسڵ شەهید بوو. معقولە ئیسلامیانی دەستپاچی کەلاری شەهید 19 شەهید و 19 بریندار لە 28/7/92 تانەهێڵن کورد فرۆشان دوای فرۆشتنی دەستگا و کەرەسەی خەسەخانەکان بە ئێران بورجەکەی کەلار بفرۆشن بە خائین و دز و جەردە ئەوانەی ئێمە بدرێنە قەڵەم و خوێنیان بە هەدەر بڕوا و سیاست مەدارانی کوردیش بە لیستە ناویان کەشف بێ کە چەند و چۆن کەی و پەیوەندیان بە ڕژێمەوە هەبووە. لێش گەڕێن ئەم میلەتە بێزاکیرە ئازادیەکەی کاوێش کاتەوە. معقولە ئەمە لێ گەڕین لەبەر خاترێەوە لەبەر چی ئەمە واز لەم هەموو شتە بێنی؟ آخر کە ئێمە لە جوامێری پیاوە وەشێتەوە چ جای دینداری ئینسانی مسلمان کە ئەسڵەن یەکێ لە سیفەتی پیاوی مسلمان مناسەڕەکردنی دادپەروەریە. معقولە ئەوەن دەبێ وەفا بین، ئەوە لە بیر خۆمان ببینەوە کە کاوە بازیانی کۆنەجاش یاری بەسەری بڕاوی هەڵی بەرزە فڕی ماوەت شەهید جەمیل سەیفوڵڵا بکە لە 21/10/1993. معقولە ئەوەندە سپڵە و بەدنمە گوین بەرامبەر بە شەهید دەسەر بەرزەکانمان کە لە ڕۆژی نەکسەیە ڕۆژانی نەکسەکەمان شەڕی بزوتنەوە یەکێتی کە تا 1994 خایەن لە 21 جێگا شەڕ بوو 199 شەهیدماندا بوو 274 بریندارماندا بوو 376 دیلمان هەبوو. شەهیدی سەربەرزی وەکو مامۆستا مەغدید و مامۆستا شەریف و مامۆستا وریا و مامۆستا عەبدوسەمەدی هەولێر کە تەرمی خۆی و برایان لەسەر جادەی سایلۆ فرەدا مامۆستا عەبدولحەمید. دایانی تری مەکتەب سیاسی و شورا و سەرکردایەتیمان لێگلاوە جگە لە دایانی تری 17 کەسەکەی سەری ماکۆک کە بەدەستی جەبار فەرمان لەو ڕیادێکی وەکو ئەمڕە لە ڕۆژی وەکو ئەمڕە لە 27/12/93 دوای دەست و چاو بەستنەوە گول لە ڕێژکران. چۆن ئێمە ئەوان بە خائین بدرێنە قەڵەم بێناو بدرێنە قەڵەم لە هەمان کاتیشا خائینەکان لەولاوە بۆی دەرچن وەکو بەرزەکی بانان، یان دایانی تری وەکو بەرزان کۆیی کە بە دیلی کەوتە بەردەستیان و ئەو هەموو ئەشکەنجە و تەعزیبیاندا بۆی مۆرسی جیهازەکان و جفرەی جیهازەکان کەشفکە دوای 26 ڕۆژ لە ژێر ئەشکەنجەیە مەیتەکەیان فڕێدا بوو. چۆن معقولە ئاخر شەهیدانێکی وەکو کاگاسۆی هەڵەبجەی تازە کە بە بریناری کەوت بە بەردەستیان و ئاگریان لە ڕیشی بەردا و سووتانیان، یا کاگە بووبەکری ئاداب کولێ ئادابی هەولێر کە لە ژێر ئەشکەنجەیە لە مەکتەب سیاسیەکێتی جانی لە دەستدا بیریان کرد. چۆن ئێستاش لە کوردستانی داماوە 2 وەزارەتی مافی مرۆڤ هەیە و یەکێ لە مافی مرۆڤی ئێمە ناپرسێتەوە؟ معقولە 17 شەهیدی سەربەرز و خواویست و قیامەتی گەرمیانمان وەکو مەلا جەلال جەوهەر و وەکو محەممەد سالار و ئەحمەد کەریم جۆڵا و ستارە ڕەش و حەمە حسک و دکتۆر یاسین و شەریف و عەبدولحەق و مامۆستا ئەنوەر کە بەردەوام خوێنی 1992 حسام و سعد و عمر پڵنگ و لقمان چاوشین و دلێر مستەفا و عوسمان ئەحمەد و محمود عوسمانی تەسجیلات و ئەوانەی ترەمانە فەرامۆشکەین. سبەینە لە قیامەتە خۆمان شەرمەزاری لای خۆی گەورە و ڕوڕەشی لای ئەوان بین. چوە فایەکە لەبەر سەلامەتی خۆمان لە بکوژانی ئەوان خۆش بین
كێستا لەژێر ڕکێفی سەلیبە سەفتە دۆلار وەرەگرن ئەی 23 شەهیدی ئەی 23 شەهیدی هەڵەبجە و خورماڵی 95 و 97 خوێنی دایان پیا و چاک و جوامێر و شۆڕەسواری وەکو شێخ عەزیزی سازانی مامۆستا سەیفەدین عەبدولقادری ئەناخی عەبدوستار مەحموود شەهید حەمە مراد کە کوڕەکەی حافظ قورئانە خوێنی ئازاد بەرزنجی حاجی بەکر بابە شێخ شاوەیز مەحموود عوسمانی حەمەد ڕەشید محەممەد ئەحمەد فەتاح مختاری خاڵە شێخ جافر هەموو ئەو شۆڕەسوارانەی کە لە 85 و 86 ئەکەوتنە کەمینی جەیش و جاشەوە کوژران لەگەڵ خوێنی 16 شۆڕەسواری ترا لەسەر شنوێر لە 4 یانزەی 2001 کە تێکەڵ یەکتر بوونەتەوە سەدان سەربازی وونی وەکو ئەبوو یەحیای هونەرە جوانەکانی سلەیمانی مامۆستا سەعدی فێرگە گوڵاڵەی سووری شرام یاڵان پێ ئاودراوی خوێنی ئەوانن ئەو چیایەنە ئەی خوێنی 257 شەهیدی بێتەوان کە بە فیتی جەلالیەکان لە 19 سەی 2003 لە هەورامان بەر ڕۆکێت و قەسفی فڕۆکێ سەلیبیەکان کەوتن ئەمە ڕووباری خوێن و عەهد و وەفایە لە زمانی وشیار سەنعانەوە بۆ نامۆ بۆ هەردی بۆ هونەر بۆ کاک محەممەدی کۆمەڵایەتی ئەمە ڕێی پێغەمبەرانە کاروانی هەڵمەتبەرانە کاروانی ئەهلی جیهاد و ڕێی غیرەتی جوامێرانە ئەوی زۆر لە خۆر ڕانابینێ ئەوی زۆر خواویست نییە ئەوی چاوترساوە ئەوی پشو درێژ نییە ماندوو نەناسە لەگەڵمان نەکەوێتە ڕێ ئەوی جوامێرە ئەوی لە خۆی ڕابینێ ئەوی خواویستە ئەوی چاوت نەترسە پشو درێژە ماندوو نەناسە خاوەن سەوابیتە بابێ ئەویش وەکو ئێمە خزمەتکارێکی ئەم کاروانە بێ ئێمە بەیعەتی سەرخستنی ئەم ئیسلامەمان بەخوای خاوەنمان داوە پەیمانی جێڕانەوەی خلافەتمان بە پێغەمبەری پێشەوامان داوە پەیمانی وەفای شەهیدانمان لەگەردنە ئەهلی وەفاشین چۆن قبولمانە بۆ لە تا عومرێکی تر لای خوای گەورە ڕوو ڕەش بین لای پێغەمبەری پێشەوامان خەجاڵەت بین لای مامۆستا عوسمانی ڕابەری خوا لە ئاسمان شەرمەزار بین کە ئێستا سەربەرزانە لە خزمەت پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام پۆلێک عەمامەی پاشی بە خوێن نەخشاوی پێش شەهیدان داوە و شانازی بەسەر بزوتنەوەکانی ترەوە کاکە لە هەمویان زیاتر مەلای شەهیدی داوە مەلا عەلی بیارە و مەلا شێخ لەتیف و مەلا مەغدید و مەلا شەریف و مەلا ئەحمەدی سینەمۆکە و مەلا عەبدولحەمیدی هەولێر و مەلا عەبدوڵای خەلیفانی و مەلا عەبدوڵای قەسرێ و مەلا عەبدوڵای چەلکی و هەمویانی خستۆتە پێش زوبەیر و سەعیدی جەرگی خۆی لەگەڵ 2000 شەهیدی تری باسک و شەرزادەکانی بە وەفا و حەیا و شەرمە عوسمانیەکانەوە ئێستا لە لای خوای پەروەردگارن و لە کۆڕی پێغەمبەرە نازدارەکەیان و ئەویش بەسەر بەرزیەوە لە خزمەتی پێغەمبەری نازدارە کە پێ فەرمێ سەر قافڵەی شەهیدانی کورد بەخێر بێن نەوە بە وەفاکانی سەلاحەدین و بەدرخان بەخێر بێن وەرە سەرفرازینە بە قەد غەریبی دنیاتان نزیکی من ببنەوە ئەمە ڕێگای وەفایە ئەمە ڕێگای دینداریە ئەمە ڕێگای پاراستنی سەوابیتی ئەم دینەیە ئێمە ئەهلی وەفاشین هەزار ئەوەندەی ترە و زەختە بکرێتە سەر ئەهلی ئێمە لە کوردستانە لە دەرەوە لە هەر جێگا و ڕێگایە کە ئەو سەوابیتانەی باوەڕمان پێیەتی کە هێنانەوەی دینەکەمان عیزەتی دینەکەمانی پێوەیە کە عەقیدە و جیهادەکەیە تەنازولی لێ ناکەین ئێوەش ئەهلی وەفا بن خوای پەروەردگار ئێمە شوێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی دەستخەنە ناو دەستی یەک و ئەم قۆناغی غوربەتەش ببڕن قۆناغی داهاتومان بە عیزەت و جەلالی خوا بەرزترە بێ بە قووەترە بێ کاریگەرترە بێ لە ناو سەفی موسڵمانانیش و لە ناحەزان و دوژمنی ئەم دینەش خوای پەروەردگار ئێمە شوێوەش سەرکەوتوو کابمان کا بە ئەداتی قەدەری خۆی يقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته